لەم هەلومەرزەی ئێستادا ئەمریکا دوور کەوتوتەوە سەرۆکی ئەمریکا سەرقاڵی هەڵبژاردنە ناوێرێت یەک هەنگاو بۆ پێشەوە بچێت نەوە کەڵەیەک بکات و کاریگەری لەسەر هەڵبژاردنەکان ئاهەبێت فەڕەنسا ئەمەی قۆستۆتەوە کە ئەمریکا لە مەسەلەکە کشاوەتەوە هیچ ڕۆڵێکی نەماوە ئەمە بە شێوەیەکی کاتیە لەم هەلومەرزەی ئێستادا بەڵام ڕۆڵێکی ئیجابی ئەبینێت لەوەی کە پەیوەندی لەگەڵ عێراق دروست کردوێتەوە پەیوەندی لەگەڵ لوبنان دروست کردوێتەوە و سەردانی هەردوو لا ئەکات و هەوڵی ئەوە ئەدات کە ڕۆڵی فەڕەنسا هەم لە لوبنان کە خۆی هەر بەهێزە بەڵام بەهێزتر بێت و هەروەها لە عێراق بەڵام ئەوەی کە ئێمە هەستی پێەکەین ئەوەیە کە فەڕەنسیەکان لە سەردەمی ماکرۆن هەوڵی ئەوە ئەدەن کە ڕۆڵی فەڕەنسا تەنها ڕۆڵی ئابووری و سیاسی نەبێت بەڵام هەندێک جار ڕەنگە بێتە هۆی ئەوەی کە تەنانەت سیستمی سیاسیش لە وڵاتە بگۆڕن وەکەوەی کە هەوڵە درێت لە لوبنانە بکرێت و هەروەکە لەگەڵ سەرکردە سیاسیەکانە دانیشتون باسییان لەوە کردووە کە پێویستە پەیوەندیەکی پتەوتر لە ناوخۆی عێراقا بێتە ئاراوە کە فەڕەنسا خۆشی هەر بەشدار بێت لە پاراستنی ئەو سیستمی کە ئێستا لە عێراقا لە ئارادایە پێم وایە ڕەنگە 10 ساڵ زیاتر بێت پەیوەندیەکی گرژی شاراوە لە نێوان تورکیا و فەڕەنسادا هەیە بەتایبەتی کە زۆر جار تورکیا فشاری کۆچبەرەکان ئەکات و ئەمە بەشێکی زۆری هەر پەیوەندی بە ئەوروپاوی ڕەنگە بەشێکی پەیوەندی بە یۆنان و بولگاریەوە هەبێت بەڵام بە شێوەیەکی سەرەکی پەیوەندی بە ئەندامانی یەکێتی ئەوروپاوە هەیە ئێستا ئەم مەسەلەی کۆچبەران چونکە بوونیەکی بەهێزی تورکیا لە لیبیاش هەیە وای لێ هاتووە دوو دەواازە بۆ کۆچبەران هەیە یاخود دوو خاڵی فشار جاران تەنها سنوور بوو سنووری ئاوی بوو یاخود سنووری وشکایی تورکیا لەگەڵ وڵاتانی ئەوروپا بوو بەڵام ئێستا لیبیاشی هاتووە سەر لەبەرەوە پەیوەندیەکە زۆر گرژی تێکەوتووە لەم هەلومەرزەی ئێستادا کە پەیوەندی گرژ لە نێوان فەڕەنسا و تورکیادا هەیە ماکرۆن سەردانی وڵاتێکە کات کە سوپای تورکی هاتەوە ناو خاکەکەشی بەدڵنیایەوە ئەمە تورکەکانیشی نیگەران کردو هەرتەم پێم وایە ڕەنگە ئەم مەسەلەیە یا مەسەلەی ڕەنگە فەڕەنسیەکان زۆر نەسنە ناو مەسەلەی هاتنی سوپای تورکیا بوو ناو خاچی عێراق ئەوش لە ڕوانگەیەوە کە ئەمە لە بنەمادا ئەرچی عێراقیەکانە ئەرچی حکوومەتی عێراقا کە بەرپەرسی ئەم مەسەلەی بات و هەڵوێستی خۆی بەرامبەر بە تورکیا دیاری بکات بەڵام ئەگەر عێراقیەکان داوا لە فەڕەنسا بکەن ڕۆڵێکی دیاریکەرەوە لەم باریەوە ببینێت بە دڵنیایە فەڕەنسیەکان پێم وایە بە پێشخواڵیەوە بە پێخۆشحاڵیەوە پێشوازی لەم ڕۆڵە ئەەکەن و هەوڵی ئەوەش ئەدەن کە ڕۆڵێکیان هەبێت لە ڕاگررتنی ئەو هاتنە ژوورەوەی سنوور کە تورکیا ئەیکات بەتایبەتی نەکات تەنها لە مەسەلەی ئێستای هاتنی سوپای تورکیا بوو ناو عێراق بە دڵنیایەوە لە مەسەلەی کوردی سووریاش تێڕوانینی جیاواز لە نێوان سیاسەتی ماکرۆن و سیاسەتی تورکیادا هەیە لەبەرەوە ئەگەر بەو جۆرە سەیری مەسەلەکە بکەن کە خاڵەکانی ناکۆچی لە نێوان تورکیا و فەڕەنسا زۆرن یاکە من بە دڵنیایەوە هیچ کاتێک بەقەدەوەی ئێستا زۆر نەبوون و هیچ کاتێک پەیوەندی نێوان ئەم دوو دەوڵەتە بە ئەندازەی ئێستا خراپ نەبووە بێت بەو جۆرە سەیری مەسەلەکە بکەین کە 5 دەوڵەتی هەمیشەی لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیدا ئەوانە بڕیار لەسەر چارەنووسی زۆربەی زۆری مەسەلەکانە دەن کە فەڕەنسا خۆشی بێت بۆ عێراق بە دڵنیایەوە قورساییەک ئەداتە دەوڵەتی عێراق و سیستەمی سیاسی و هەروەها هاندەرێکیشە بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکان و کێشە ئابوووریەکان یان فەڕەنسیەکان بە دڵنیایەوە ئەتوانێن ڕۆڵێکی زۆر کاریگەر لە مەسەلەی لە کێشەکانی وزە کە لە عێراقا هەیە کێشەکانی ئابووری لە عێراقا هەیە ئەو کێشانەی کە هەندێک ناوخۆیە وەکو ئەوەی لە نێوان هەرێم و لە نێوان بەغدادا هەیە ئەتوان ڕۆڵی ئیجابی ببینن و بە دڵنیایەوە لە بوونی بۆشایی لە ناوچەکەدا فەڕەنسیەکان هەوڵی ئەوە دەن کە ڕۆڵی خۆیان زیاد بکەن هەم لە ناو عێراق هەم لە ناوچەکەدا هەستەکەین ئەوروپا بەعام بە شێوەیەکی سەرەکی نیگەرانێکی زۆری بەرامبەر بە تورکیا هەیە بەڵام مەسەلەی ئەوەی میساقی ملی و زیندوکردنەوەی عوسمانیزم و ئەم مەسەلانە ئەمان زۆر بایەخی پێنادن لەو ڕوانگەیەوە کە ئەمان مامەڵە لەگەڵ لایەنە ڕسمیەکانەکەن یان یاخود سیاسەتە ڕسمیەکان یان عوسمانیەکان کاتێک کە باس ینی تورک کە باس لە دەوڵەتی عوسمانیە کات وەکو دەوڵەتێک باسیەکات کە
لە مێژوودا هەبووە و ڕۆڵێکی گەورەی لە ناوچەکەدا هەبووە بەڵام بەدڵنیای ئێستا شتێک نەماوە ناوی دەوڵەتی عوسمانی و ئێستا شتێکەیە ناوی تورکیای کۆماری تورکیای ئەوەن ماوەڕە لەگەڵ کۆماری تورکیاکەن تێڕوانینی تورکیا بۆ ناوچەکە ئەمە خۆی ئازادە چۆن سەریەکات ئەمە بەشێک لە دەوڵەتی عوسمانی و مافی هەیە ڕۆڵی لە ناوچەکەیە زیاد بکات ئەمە هەموو پێم وایە هەموو دەوڵەتەکان بەتایبەتی ئەوەی دەرەوەی ناوچەکە هەوڵی ئەوە دەن کە هێز و هەژمونی خۆیان لە ناوچەکەدا بەهێز بکەن یاخود زیاد بکەن و لە هەمان کات شەململانیە لەگەڵ یەکتریدا ئەکەن ئەوە تورکیا شایکات بە هەمان شێوەیە هەوڵەدات هەژمونی خۆی لە ناوچەکەدا لە عێراق لە کوردستان لە سووریا لە لیبیا لە شوێنەکانی تر پەرە پێبات و ئەمە بە بەشێک لە سیاسەتی ئەمنی قومی خۆی دائەنێت بۆی بەرپەرچی سیاسەتەکانی تر بداتەوە بەڵام بەدڵنیایەوە ئەم ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست بووتە ناوچەیەک کە لەبەر لاوازی یەکە سیاسیەکانی و لەبەر ئەو هەموو کێشەی کە لە ناوچەکەدا هەدا وای لێ هاتووە هەموو دەوڵەتەکان ئەوانەی کە ڕۆڵیان گەورەیە لە ناوچەکە یاخود لە جیهانە هەوڵیەوە دەن کە بەرژەوەندیەکانی خۆیان بەکردەوە و بە هاتن و بە سەلماندن لە ناوخۆی ئەم وڵاتانەدا بچەسپێنن وەکو چۆن لەگەڵ یەکتریدا ناکۆکن کە دێن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ناکۆچەکانیشان لەگەڵ یەکتریدا دێن و ڕنگدانەوەی ئەبێت دیدارەی بەغدا ساس کرا ئێمە لە هەرێمی کوردستان نەمە نەزانی کە دیدارێشتری لێ ئەکەوێتەوە ئەوش دیداری سەرۆکی هەرێمە لە تورکیا لەگەڵ سەرۆکی تورکیا لەبەرەوە بۆ نسبەت ئێمەش هەر سوپرایز بوو کە شتێک بوو ئاگدار نەکرابووینەوە و هەر لە میدیاکانە زانیوانە هیوادارین لە گەڕانەوەیدا بتوانین هەندێک کوردەکاری لەم بارەیەوە بزانین و بزانین هۆی ئەم سەردانە چییە کت و پڕ پاش بەغدا یەکسەر بۆ ئەنقەرە و ئایا ئەمە پەیوەندی بە سەردانەکەی ماکرۆنەوە هەیە یاخود پەیوەندیش بەشتی ترەوە بەڵام ئەگەر پەیوەندی بە سەردانەکەی ماکرۆنەوە نەبێت بە دڵنیایەوە ئەکرا زووتر بکرێت و ئەکرا پاشتریش بکرێت بەڵام بە دڵنیایەوە پەیوەندیەک هەیە لە نێوان ئەم دوو مەسەلەدا هێشتا زانیاری تەواو لەم بارەیەوە نیە لە ئێمە ئەم پێم وایە ینی دوو مەسەلەی جیاوازی یا چەند مەسەلەیە کە تێکەڵاوە کرێت ینی سیاسەتی هەرێمی کوردستان بریتە لە دروستکردنی دۆستایەتی لەگەڵ دەوروبەری خۆی یان لە بەغداوە یەکەم جار دەست پێکردن لەگەڵ ئێران و تورکیا و لەگەڵ سووریا مەسەلەکە دێتە سەر ئەوەی کە چۆن شیکردنەوەی ئەکەین بۆ ئەم مەسەلانە بۆ نمونە بە دڵنیایەوە هیچ وڵاتێک حەز ناکات لەشکری وڵاتێشتر بێتە ناو خاچی یاخود تۆپبارانی بکات یاخود بۆمبارانی بکات و بەشێکی زۆری هاوڵاتیانی ئەو ئاوارە بن ئەمە بەڵگەی ئەوەیە کە ئەم حکوومەتە ناتوانێت ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات ئەمە یەکێکە لە کێشەکان لەبەرەوە بە دڵنیایەوە ئەمە مەسەلەیەکی ترە پەیوەندی زۆر بە مەسەلەکانی ترەوە نییە بەڵام ئەبێت ئێمە کارێکی وا بکەین کە پەیوەندی دۆستانە نەگاتە ڕادەی ئەوەی کە بە خراپی لەسەر هەرێمی کوردستان بشێتە و بێتە هۆی دروستبوونی کێشە و تەنگژە بۆ هاوڵاتیانی خۆمان ئەو شەڕی سەرسنوور بە دڵنیای ژمارەیەکمان لا نییە بەڵام دڵنیام بە هەزاران هاوڵاتی لەو شوێنانە ئاوارە بوون گوند هەیە سوتاوە شەهیدمان هەیە لەم ڕۆوە ئەمە کارێکە ئەبێت کۆتایی پێبێت ناکرێت ئەوە هەروە بەردەوام بێت نه ئەمەیان خۆی فەرمیە ناتوانانی بڵێ فەرمیێت چکە ئەم وەکو تاک سەردانی تورکیای نەکردو وەکو سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق یەکەیەکی سیاسیدان پێدراوە بە پێی دەستوری عێراق سەردانی تورکیای کردو و لە تورکیا وەکو سەرۆکی هەرێم پێشوازی لێکراوە لەبەرەوە کێشەیەکی گەورە نییە لەم بارەیەوە پێم وایە دەستوری عێراق زۆر نەچۆتە ناو وردەکاری و یاساکانی عێراقیش تا ئێستا یاسایەک نییە مەسلەی دەرچوونی لێپسراوانی هەرێم بۆ دەرەوەی وڵات ڕێک بخات لەبەرەوە تا ئەو کاتێ یاسایەک ئەبێت هەر بەو شێوەیە ئەبێت سەرۆکی هەرێم یاخود لێپسراوانی هەرێم سەرک وەزیران وەزیرەکان ئەتوان بە ئارەزوی خۆیان سەردانی وڵاتان بکەن لە چوارچێوەی یاساکانی ئەو وڵاتانە و لە چوارچێوەی ئەو یاسانی کە ئێستا لە عێراقا لە ئارادایە بەڵام ئەگەر یاسایەک هەبێت ئەم مەسلەیە ڕێک بخات بۆ نمونە ئەگەر سەرۆکی هەرێم یا سەرک وەزیرانی هەرێم بێت بچێت بۆ دەرەوەی وڵات ئەبێت حکوومەتی ناوەند یا حکوومەتی فدرال ئاگادار بکاتەوە ئەو کاتە بەدڵنیە ئەبێت هەرێم بەوە پابند بێت بەڵام تا ئێستا بەداخەوە هیچ یاسایەک نییە لەبەرەوە هەر پێم وانە هیچ کێشەیەک هەبێت لە ڕووی یاسایی و دەستوریەوە من وای بۆ ئەچم کە ئەمە یەکێکە لە پرسیارە هەرە قورسەکان کەس ناتوانێت وەڵامی باتەوە چونکە ئایندەیە بەڵێ من خوێندنەوەی من ئەوەیە کە ئەرچێکی زۆر قورس ڕوبەڕووی کازمی بۆتەوە
دۆخێکی زۆر نالەبار لە عێراق لە ئارادای کێشەکان زۆرن کێشەی سیاسی کێشەی ئابووری زۆر هەیە کێشەی پەیوەندی لەگەڵ دەوروبەر هەمووی لە ئارادایە کارێکی قورسە یەک کەس بتوانێت چارەسەری بکات و نازانین ئەم سەرۆک وەزیرانە تازەیە لە عێراق ئەتوانێت سەرکەوتوو بێت لەسەر هەموو کێشانەیانە هەموو هەوڵەکانی خۆی خستۆتە گەڕ لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ فەڕەنسیەکان لەگەڵ دەوروبەر بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام کێشەکان لەوەدایە کە ناوخۆتە ئێستا کۆدەنجیەکی نییە لەسەر یەک کەس یەک سیاست یەک حکوومەت یەک تێڕوانین و ئەمە بە دڵنیایەوە کارێک وەکات هیچ شیکارێک نەتوانێت پێشبینیەکی دروست بۆ ئایندەی عێراق دیاری بکات.